لەیەکێک لە یاریەکانی هەفتەی نوێمی خولی ئەستێرەکانی عێراق زاخۆ لەسەر یاریگای خۆی و لە بەردەم هاندەرانی پێشوازی لە نەفتی میسان کرد. ئەمە یەکەم دەرفەتی یاریەکە بوو بۆ تیپی میوان. عەلی کاظمی گۆڵپارێز پارێزگاری لێکرد. زاخۆ لە میوانەکەی چالاکتر دەردەکەوت، بەڵام لە هەمان کاتدا مەترسی ڕاستەقینەشی بۆ سەر گۆڵەکەشی نەبوو. زاخۆ هەوڵی گۆڵی دەدا، بەڵام ئەمجەد ڕەحیمی گۆڵپارێزی نەفتی میسان بە قورسی تاقی نەکرایەوە، هەر بۆیە نیوەی یەکەم گۆڵی بەخۆیەوە نەبینی. لە نیوەی دووەم زیاتر تۆپ لە نێوان هەردوو تیپ ئاڵوگۆڕ دەکرا بەبێ دروستکردنی هێرش. لە خولەکی 61 ڕووداوێکی سەیر ڕوویدا کاتێک عەلی حوسێن لە یانەی نەفتی میسان هاتە نێو یاریگا، بەڵام دوای تەنها 20 سرکە بە کارتی سوور کرایە دەرەوە دوای ئەوەی ناوبشوان گەڕایەوە بۆ فار. لە ناوەڕاستی نیوەی دووەم دەرفەتێکی مەترسیدار بۆ نەفتی میسان ڕەخسا. کوڕانی خابوور بە زەحمەت لێ ڕزگار بوون. هذه كرة أولى صدت أعتقد أنها شرعية لكن العين على الثانية ما فيها شيء وقرار موفق. هذه الثالثة كرة عادت إلى بەم هێرشە وەڵامی میوانەکەیان دایەوە. ئەم لێدانەی ئەمجەد عەتوان دوا دەرفەتی یاریەکە بوو. ئەمجەد ڕەحیم بۆی ئامادە بوو. یاری دوای 100 خولەک هیچ گۆڵێکی بەخۆیەوە نەبینی و بە یەکسانی بە کۆتا هات. بەو شێوەیە زاخۆ بووە خاوەنی 10 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندی. نەفتی میسانیش خاڵەکانی بۆ 16 خاڵ بەرز کردەوە. زاخۆ لە هەفتەی دێم لە کۆتا یاری و ڕۆژی چوارشەمە دەبێتە میوانی نەفت. نەفتی میسانیش ڕۆژی دووشەممە و لە یاری دەستپێکی هەفتە پێشوازی لە نەورۆز دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام.